تەوەری دووەمی بەرنامەکە گفتوگۆی لەبارەوە دەکەین بێگومان بە کاری میدیایی و ئەوانەی کە میدیاکارن و ئەوانەی کە کاری بە تایبەتی مەیدانی ئەکەن لە کاتی ڕووداوەکانە کۆمەڵێک پێوە و پرەنسیپ هەیە کە پەیڕەوی دەکەن و یاخود پێویستە پەیڕەو بکرێت لەو کاتەیە بە تایبەتی لەو کاتانەی کە حاڵەتێکی ئەمنی جەنگ ڕوەدا ئەمەمان لە کاتی داعشابینی و ئەو کاتانش کە بڵێن هەرێمی کوردستان ڕوبەڕووی مەترسیە بێتەوە یاخود چەند ڕووداوێکی ئەمنی ڕوەدەن چۆن پێویستە ئەم میدیایانە مامەڵە لەگەڵ ئەم ڕووداوانەیە بکەن چۆن ڕووماڵی ڕووداوەکان بکەن و چۆن ئاراستەی ڕووماڵەکە بکەن بۆ بینەرەکانی خۆیان ئەم بابەتانە کۆی ئەم بابەتانە گفتوگۆ دەکەین لەگەڵ بەڕێز ئازاد محەممەد ئەمین کە بەڕێزیان نەقیبی سندیکای ڕۆژنامە نووسانی کوردستانن و ڕاستەوخۆ لە ئەستودیۆکانمان لە شاری هەولێرەوە لەگەڵمانن کاگازات بەیانیت باش سڵاوت لێبێ ئێوە وەکو سندیکای ڕۆژنامە نووسانی کوردستان نەچەنە حکوومەتیش لە دوای ڕووداوەکانی چەند ڕۆژی ڕابردوو کە بڵێن بۆمباران و موشکبارانی بنکە و بارەگاکانی حیزبەکانی ڕۆژهڵاتی کوردستان بوو لە هەرێمی کوردستان هەم حکوومەت هەم ئێوەش ئاماژەتان بۆ کرد کە پێویستە ڕۆژنامە نووسان بە شێوەیەکی باشتر و بە شێوەیەکی ورتر کار لەسەر ڕووماڵی بڵێن ئەو ڕووداوانە بکەن ئێوە بۆچی ئەم سەرنجانتان هەبوو؟ بەڵێ کاکڕەنج بەیانی باش ڕاستی وەکو جەنابیش لە راپۆرتەکەت دەڵێی کە لە کاتیش ڕوبەڕوونەوە لەگەڵ سەگدارانی داعشیش هەمان مەسەلە هاتە پێشەوە من دەمەوە بڵێم کە ئەم مەسلەی پەیوەندی بە پرۆگرامێکەوە هەیە کە پێ دەڵێن سەلامەتی پیشەیی ئێمە لە کاتی خۆی پێش ساڵی 2016 لە کۆنگرێکمان کرد بۆ ئەم مەسلەیەوە جارش لە کۆنگرێک نێودەوڵەتی بەشدار بووین و توانیمان گرێبەستێک بکەین لەگەڵ یەکێک لە کولێژەکانی ڕاگەیاندن لە زانکۆی ئیسلاحەدی لە هەولێر و توانیمان پرۆگرامی سەلامەتی پیشەی داخلی پرۆگرامی خوێندن بکەین بۆ کۆلیژەکانی ڕاگەاندن ئێستا ژمارەی کۆلیژەکانی ڕاگەاندن گەیشتۆتە 9 بە مەحەدەکانیشەوە لە ماوەیەکی نزیکدا کەبنەوەچکە دەکرێت لەگەڵ سەرجەم کۆلیژەکانی ڕاگەاندن بە ئەوەی بۆ گرنگی ئەم باسە کە ئەمە ببێتە بەشێک نەک هەر کەلتور بەڵکو بەشێک بێتە لە بەرنامەی کاری ڕۆژنامە نووسان ئێمە لێرە لە بەیاننامەکەمانە گوتومانە تەمان کە باسی سەلامەتی پیشەیم کرد دا پرۆگرامەکەدا ئەمە ئەم پرۆگرامە بریتێ لەوەی چۆن ڕۆژنامە نووس سنوورەکانی کامانان لەکوێدا دەبێت کارەکەی خۆت لەکوێدا کە دەبێت سنوورێک بۆ خۆی دابنێ ئێمە تەنانەت ئەو سەرنجەشمان هەیە یعنی مەسلەکە دووسەرەیە لەلایەک پێویستە هێزە ئەمنیەکان ئەو شوێنانی ڕووداون کۆنتترۆلی بکات لە حالەتی وادە بە ئەوەی بە ڕۆژنامەنووس بڵێ کاکە ڕۆژنامەنووس تۆ تا ئێرە و بەس بە ڕۆژنامەنووسی بە خۆی هەوڵ بدا بەشێک بێ لە ئێمە سەرنجشکەشمان باس کردووە لە قسەکانمانە ئەوش ئەوەیە هەندێک جارنگ بێ کۆنتترۆلکردنی بە ڕووماڵکردنی هەندێک ڕوودا و بە تابەتی لە سەرەتاکانی حەدەسەکە ئەبێ ڕنگ بێ لە بەرژەوەندی ئاسایش نیشتیمانیشدا نەبێ ئێمە ئەوەشمان بە ئاشکرا باس کردووە بۆیە ئێمە ئەم مەسلەیەمان بە گرنگ زانیوە و حکوومەت بێگومان هەمان ناوڕۆکی بیاننامەکەی ئێمەی بڵاو کردوێتەوە کەواتە هەردوو لە متتەفقین ئەڵکێکی و ئەلتزامێکی ئەخلاقی پیشەی لە ئەستۆی هەمومان و هەم ڕۆژنامە نووسان هەم لایەنە بەرامبەرەکەداهەیە بەڵێ سندیکای ڕۆژنامە نووسانی کوردستان کاگازات کاتێک ئێوە بە دوواداچوون ئەکەن بۆ دەستگا میدیایەکان لە هەرێمی کوردستانە ئەنی ئەوە مەرجێکی ئەوەتان داناوە بۆ میدیاکاران یاخود بۆ دەستگا میدیایەکان کاتێک کە کەسێک ئەچێت لە ناوچەیەک ڕووماڵی
بابەتێکەکە بە تایبەتی ئەو بابەتە هەستیارانەی کە پەیوەندی هەیە بە ڕووداوی ئەمنیەوە هەم وەکو کەرەستەی پارێزگاری لە خۆی بەکاری بهێنێ هەم زۆریش نەچێتە قوڵایی ئەو شوێنانەی کە مەترسی لەسرە یعنی ئەمە کراوەتە مەرج بگومان لە ئەندامەتیدا ئەمەڵک بێ مەسەلێکی دیکە بێ بەڵام لە ئێمە کۆمەڵێک کلێشەمانداناوە و ئەوانێک بریتین لە وەکو بەڵێنامەند کاری دەستگا میدیەکانن کە دەبێ التزامی پێ بکەن ئەمە ئەمە سەلانات جگەلەوەی کە بەشێکلێتیک بەشێکشن لە ئەرچی کە ڕێک بێ هەندێک جار ئەو مەسەلان مەسلەی معنەویم ڕنگ بێ نەتوانیت تۆ لەسەر کاغەز تەلبەندیان بکەی و بیخێت چەند لەستەیەکەوە بۆیە هەموو کە وشەی تیک بەکاردێنن واتە ئەم کێشانم بەگشتی باس کراون ئێمە لەگەڵ وەزارەتی ڕۆشنبیری لە ماوەی ڕابردوودا دانیشتوون و هەوڵمان داوە پرۆژەیەک یا کۆنیشتێک ئامادە بکەین کە پێی دەڵێن چاکردنی ناوەرۆک ئەم مەسلەی ناوەرۆکە مەبەستمان لە ناوەرۆک ئەم مەسلانەی ئەم زۆری پرۆفشنالیە لە ڕووماڵکردنی ڕووداوەکاندا و هەر ئەم ساڵیش هەوڵ دەدەین لە پرۆژێکی دیکە کە لە ماوەی داهاتوودا کە ئێستا سوورەکە بادەکەمان دیاری نەکردووە کاری ڕاستەخۆی زیاتر دەکەین بە هەماهەنگی لەگەڵ ئایجی لەسەر مەسلەی چاکردنی ناوەرۆک کە دەڵێن باشترکردنی ناوەرۆکیان کردنی ناوەرۆک بە پێودانگ هەموو ئەو مەسەلانش دێن تا ئاراوە شتێکی تر هەیە کاگازاد یعنی لەگەڵ ئەوەی کە ڕووماڵەکە یعنی لە دەستگا میدیایەکانەوە ئەڕوات وەتەزانی ئێستا سوۆشال میدیا کاریگەریەکی گرنگی هەیە لەسەر گواستنەوەی ڕووداوەکان ئەمەیان لەوانەیە تا ڕادەیەک ئەگەر لە چوارچەوەی یاسایەکە یاخود لە چوارچەوەی یاسایەکی دیاریکراوە کۆنتترۆل نەکرابێ چۆن ئەتوانن یعنی دەستگا میدیایەکان چی بکەن بۆی کە ئەوەی ئەوان بڵاوی ئەکەنەوە بە تایبەتی لەم کاتە هەستیارانەدا کە ڕووداوێکی وا هەستیار ڕۆدا کاریگەری لەسەر کۆی هاوڵاتیانی هەرێمی کوردستان نەبێت دوجار ینی بە ئاراستێکی شانە ڕواب بێتە هۆی ئەوەی کە دەستنیشانی شوێنی ڕووداوەکان بکات بۆ دیاریکردنی بۆ بەرامبەر بە تایبەتی لە ڕووداوەکانی چەند ڕۆژی ڕابردوو کاکەرەنج بگومان تۆ باسی سوشال میدیا دەکەی کە ئەمە بەڕاستی وەکو دەڵێن تەحەدی بەردەم هەموو مەلایەکمانە حکوومەت پەرلەمان کە دەڵێن سوشال میدیا وتە میدیای خەڵک ئێمە دوو لایەنمانەیە میدیای پیشەیی میدیای خەڵک میدیای پیشی ئەو میدیانە کە کاری چەرکیان میدیایەوە ئەو وەزیفەیانە کە هەواڵ و زانیاری بە خۆڵک بگازنەوە کە ڕەنگ بێ ئەو کاتانە لە ناو سوشال میدیا کە پێ دەڵێن پلاتفۆرم یان مەنەساتی تەلەڤیزیۆنی یان میدیایی ڕەنگ بێ ئەمانە جیاوازن ئەمانە هەمیش ئەلتزام دەکەن بە کارەکانی ئیتیک و دەتوانین سەرچاوەکانیان دیار بێ و کار و شەکانیان دیارە بۆ نمونە هەموو ئەوانەی کە مەنەساتی پلاتفۆرمی تەلەڤیزیۆنیان هەیە لە ناو سوشال میدیادا دەتوانن بڵێن زۆری هەرە زۆری لە سەدیکات تۆمارکراون ئێمە دەزانین کە چێ سەد نووسرە شێخوانی امتیازەکەیەتی و کارەکانی چۆنە بەڵام سوشال میدیای دیکە ئەوەی کە هەموو خەڵک ئازادە ئەمە لە دنیادا بە لە چوارچەوەی یاسایەکی دیکە چارەسەر کراوە کە پێ دەڵێن چوارچەوەی یاسای پاراستنی تایبەتمەندی کەسی واتە هەموو کەسێک ڕەنگبی هاوڵاتێک ڕۆژنامەنج بێت لە گواستەوەی ڕووداوێکدا بەڵام ئەمە ماناوە نیە هەموو خەڵک ئازادە بەسبەی بێ معلوماتێک بڵاو کاتەوە کە زاڵاست نەبێ دیکۆمنتێک بڵاو کاتەوە کە ڕاستگۆ نەبێ یا تەشیری تێرابی هەموو ئەم مەسەلانە لە ڕادعەکەیدا لە چوارچەوەی یاسای پاراستنی تایبەتمەندیدا چارەسەرکراون کەواتە لێرە من مەبەستم بڵێم لە سوشال میدیادا دوو گرفتمانەیە دوو تۆرمانە دوو دوورگانمان هەیە یەک مەسەلەی میدیای پیشەی دوو
مێدیای هاوڵاتی ئەم ساڵیش ئێمە لە دوێمین دیداری نێولۆتی ڕۆژنامەنووسان لە هەولێر کە دۆشمەکەمان بریتی لەوەی مێدیای پێشەوی لە زەمانی سۆسیال مێدیادا جارێککە قسەمان سەکردەوە بە تایبەتی بە بەشداربوونی مامۆستایانی زانکۆ و پسپۆرانی نێودەوڵەتی بۆ ئەوەی مێدیاکار و چاودێری کوردستانی بزانێ کە ئەمە دەگوزارێ ئەوە ئەمە پێودانگەکانن ستانداردەکانن لە دنیادا لە چارەسەرکردنی ئەم گرفت و تەحەدیاتانە. باشە هەندێک لە میدیاکان لەوانەیە بڵێن ئەگەر لە کاتێکا ڕووداوێکی ئاوا ڕووەدا بە تایبەتی لە ڕوودا ئەمنیەکانە ئەیانەوێ دەست پێشخەر بن لە گەیاندنی ئەو بابەتانی کە لەو شوێنەیە ڕووەدا و هەر زوو ڕووماڵەکەن لەو شوێنەیە وەکو بە دەستاواژەکەی خۆم ئەسەب سەحەفیانەوێ ینی پێشینیانەوێ لە گەیاندنی هەواڵەکە ینی ئەمە مەرجە بۆی کە تۆ بتەوێت ڕووماڵێک بکەیت و ینی ئەوانیش حەقیانە بۆ ئەمەی کە بتوانن یەکەم کەس بن کە بیگەێنن بە بینەرەکانیان. دەزانی کاکرنج بۆ باسریح بین هەموو دەستگاکانی مێدیا کاری ئەوەیە هەواڵ و زانیاری بگەینتە خەڵک وە پێی وایە کە خەڵک حەق خۆیەتی ئەم زانیارەی لابێ بزانێ بەڵام ئەدوەکو عەرەب مەبدەیەکی دەڵێ الضەرورات تبیح المەحظورات ئەمە کەوێتە سەرشانی دەستگا ئەمنیەکان کاتە ڕووداوەک دەبێ ئەوان کۆنتترۆل ڕووداوەکەکەم بڵێن ڕۆژنامەنووست و نابێت لێرە زیاتر بێ پێشەوە بۆ ئەوەی ئەمە ڕنگ بێ لە ڕووی زانیاریەوە لە ڕووی ئاسایشی نیشتیمانیەوە ڕاست نەبێ بەڵام ئەو معنایەوە نییە بە ناوی پاساوی ئەمنیەوە تۆ دەست بەسەر کەلوپەلی ڕۆژنامەنووسەکە بگری یا ڕۆژنامەنووسەکە بگری وەکو ئەوەی لە هەندێک ڕۆژی ڕابردوودا لە هەندێک شوێن ئەمە ڕوویدا بەڵام ئێزە ئەمنیەکان بۆیان هەیە لە کاتی ڕووداوێک دەبێت ڕووداوێک لە ناکاو کە ڕنگ بێتە ئەسە سەرەتاکانی بێ و زۆر جاریش لە حالەتی وا دەڕنگ بێ ئەو زانیارەی کە دەدەچە زانیاری دقیق دەرنەچن بەڵام ڕۆژنامەنووس هەموو مێدیایەک هەوڵ دەدا ئەوەی کە بۆی دوگوزارێ ئەوەی کە بۆی مەسەرە ئەوەی کە بۆی دەرگا بکراوەتەوە ئەگەر ڕۆژنامەنووسێک بچێتە شوێنێک ڕووداوێک لە کاتێکە هێزە ئەمنیەکان ڕێبەری نەکەن و نێنێ پێشەوە ئەمە نابێتە تۆمەت بۆ لە پاڵ ڕۆژنامەنووسەکە خۆی بۆیە پێم وایە ئەمەرکە ئەرکێکی دوولایەنەیە و پێکەوە هەردوو لامان دەبێ ئەم مەسلێت تەواو بکەین. باش وڵی من حەزەکەم خەر خۆشە ئەو بابەتە و باس کرد کاگازات ئەو مەسلەی بابەتی ڕوبەڕووبوونەوەی ڕۆژنامە نووسانە ینی هەمومان پرسیارەکەمان ئەوەیە کی چارە سەرەکرێت ئەی کاتێک کە شتێکی وا ڕۆیان ڕاستە لەوانەیە شوێنەکە هەستیار بێ لەوانەیە شوێنەکە وا بخوازێکە بڵێن چواردەوری بە هینێکی ئەمنی بە بازنێکی ئەمنی چواردەور بریرێ بەڵام لەگەڵ ئەوەشە زۆر جار ئەوە ئەبینین کە ڕۆژنامە نووسان ڕوبەڕووی ئاستەنگە بنەوە تەنانەت وەکو خۆت باست کرد کامێرایان لێ سندێ مایکیان لێ سندێ ینی ئەم بابەتە کی چارەسەرە بێ ئەوە وەکو سندیکا ینی چی ئەەکەن بۆی کە ئەم بابەتە جارێکتر دووبارە نەبێتەوە. دەزانی کە کڕنج دەبێ شتێکێ دەبێ ئەوش بڵێن ئێمە زانیاری گرنگە بەڵام جارێ ژیانی ڕۆژنامەنووسەکە گرنگترە لە زانیاریکە و دوو هەندێک جار دەبێ بزان ئەم زانیاریانە دەبێ بڕژێنە خانەی بەرژەوەندی باڵای خەڵکی کوردستانەوە دەبێ ڕۆژنامەنووسی ئێمە ڕاستە حەق خۆیەتی زانیاری وەربگرێ و زانیاری بداتەوە بە خەڵک بەڵام دەبێ هەمیشە ئێمە سنوورێکمان هەبێت چامان لەوە نەبێ هێز ئەمنیەکان سنوور دابنێن دەبێ ئێمە لە نەتیجەدا ئەگەر ڕۆژنامەنووسی پێناسێ هەبێ بۆ هەر میلەتێک بەڵام بۆ کوردستان بۆ میلەتێکی بێدەوڵەت ڕەنگ بێ پێناسەی ڕۆژنامەنووسی پەیامەکەی زۆر جیاواز بێ بۆ ئێمە هەندێک بەرژەوەندی باڵای نیشتیمانی هەندێک کار هەن کە ڕەنگ بێ پێویستیان بەوە هەیە کە خەناعەتی نیشتیمانی ئیلتیزامی ئەخلاقی لە بەرامبەردا هەبێ ئەمە بەڵام ئەماش لە هەمان کاتدا کاتێک هێزە ئەمنیەکان داوای پرۆفشناڵی واتە مهنیەت لە ئێمە دەکەن
ئێمەش لە بەرامبەردا داوای پرۆفشنالیتی میهنێت هێزانامنیەکان دەکەین هێزانامنیەکان دەبێت بزانێ ئەم ڕۆژنامەنووسا کارێکی لە ڕووی پیشەیی هاتووە وەکو چۆن پۆلیسێک ئاسایشێک ئەرچی خۆی دەبەجە دەکە تا ئێستا ئەو لەوە حاڵی نییە کە ئەم ڕۆژنامەنووسس ئەرکەکەی خۆی دەبەجە دەکە کە بریتە لە وەزیفەیەک پیشەیی ئەویش یعنی هەواڵ و زانیاریە بە خەڵک بۆیە ئەمە ئێمە لە ڕابردوودا بەداخەوە چەند جارێک کوستمان تەفاهمێک لەسەر ئەمە بکەین و کردومانێ لەگە وەزارەتی ناوکۆ لە ڕابردوودا و هەندێک دەڵێت چارەشمان دانابوو یەک لەوانە بوونی باجە و بوونی بە کۆمەڵی خوڵی بەردەوامە بە پێی ستانداردی نێولەتی بۆ چۆنیەتی مامەلەکردن لە کاتی ڕووداوەکاندا کە ئەمە هەم بۆ ڕۆژنامەنووسان هەم بۆ هێز ئەمنەکان گرنگە بەداخەوە ڕووداوەکان ڕووگەی ڕووداوەکان لە کوردستان ئەوەندە خێرابوون ئێمە ڕەنگ بە هەندێک جا پلانمان هەبێ نەمانتوانین جێبەجێ بکەین بەڵام ئەمە بەشێکە لە پلانی ئێمە بۆ داهاتوو و ڕەنگ بێ ئێمە ڕۆیاکی بە دیارمان هەبێت بۆ چارەسەرکردنی ڕەنگ بێ کێشەی دیکەش هەبن کە هەندێکیان پێویستیان بە معالەجاتی قانونی هەیە ئێمە دەبێت ئەطرافش بە بکەین هەندێک سەغراتی قانونیمان هەیە کە ڕنگ بێ نەکە ڕۆژنامەنووسە هێزانامنیەکانیشی حراز کرد بێ دەستەوەستان لە هەنێ حالەتدا کە نەیتوانی بێ تەنانەت محکەمەشمان زۆر جارێ حراز کردووە کە نەمانتوانی چۆن چارەسەری ئەم کێشانە بکەین باش ڕنگ بە لێرەدا ئەو بەدەرفەتە نەبێ هەمووی باس بکەین بەڵێ کاکازات بابەتێکی ترەوەیە کە ئێوەکو سندیکای ڕۆژنامەنووسان ینی پێشنیارێکی وهاتان نییە بۆی کە کاتێک کە ڕۆژنامەنووسێک ئەوێت ڕووماڵی بابەتێ بکە ڕووماڵی ڕوودایەک بکە دوجار پرەنسیپێک هەبێ لە سندیکاوە دەربچێ ینی شێوازێک لە ئیتیکی ڕۆژنامەوانی هەبێ کە لە سندیکاوە ئاراستەی ئەو کەسانە بکە و ئەوانەشی کە لەوێن ینیوانی کە ڕووماڵەکەن لانی کەم ینی ئەندامی سندیکاکە بن بۆی کە بتوانین ئەگەر سبێنێ بابەتێک ڕوبەڕووی ئەوان بۆەوە ئێوەکو سندیکا بتوانن ڕۆڵتان هەبێت لە بەرگریکردن لیان کاک ڕەنج ئێمە بەڵێن نامەمان هەیە و لە کاتی خۆیە کاری دیکەشمان بڵاو کردوێتەوە هەر بە چاپکراوی وە لە شێوازی کتێب کە چۆنیەتی چارەسەرکردنی ئەمە چەلانەیە بەڵام هەندێک شت ماون بەڕاستی و گوتم ئێمە هەندێک شتا بەرچاومان ڕوونا ڕەنگ بێ بەڵام هەندێک کلێن هەن کە دەبێت لە داهاتوودا لە قانونە معالەجیان بکەین چکە ئێمە لە یاسای ژمارە 35 بەداخەوە ئەو یاسای طبعاً مەبدەئە گرنگەکانی تێدان بەڵام یاسەکە ساڵی 2007 نووسراوە بە نەفەسێکی مێدیای نووسراو ئێستا ئێمە مێدیای نووسرا و بیدرا و بیسترا و هەمان ئەلکترۆنیشمان هەیە و ئەمە ئێمە پرۆژێکمان حاضر کردووە هەوڵمان داوە کۆی ئەم یاسایە کۆی لایەنەکان بگرێتەوە و دەرەقەتی ئەم بەرەو پێشەوەچوونە بێت کە ئێستا تەکنۆلۆژیای مێدیا لە کوردستان گوتوێتەوە و ئەمانەش وگوتم ڕەنگ بێ بەشێک بن لە ئەو کارانەیە کە ئێمە لە داهاتوودا کاریان لەسە دەکەین ڕەنگ بێ دیسانەوە گوتم نەتوانین حەق خۆی بدەین ئەبابەتە لە پرۆگرامێکی تەلەڤیزیۆنی خێرادا ڕەنگ بێ ئەمە قسەکردنی زۆری بوێشتەش بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز ئازاد محەممەدەمین نەقیبی سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان سوپاس کاک ئازاد ماندوومان کردی